ئێستا ئەوەی کە زۆربەی زانایانی ئەم سەردەمە مەجامیعی فقهی بڕوایان پێیەتی ئەوەیە کە ئەگەر شتێک خواردن و خواردنەوە بێ بەڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ ئەوە هەروەها جیماعکردن ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ ئەمانە ڕۆژوو ئەشکێنێت بنمونە قەترەی لوت یا هیچاو ئەگەر بەڕاستەوخۆش بچێتە ناو قورگەوە با بڵێن هی لوت ئەچێتە ناو قورگەوە علاقی بە ڕۆژەوە نییە چونکە کاتێکە مرۆڤ بە ڕۆژوە خۆی ئەگرێتەوە لە خواردن و خواردنەوە جیماع ئەمە هیچ کەم لەوانە نییە ناڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بۆیە ڕێی بەهێز بە قەناعەتی من ڕێی دروست لەگەڵ مەقاصید و قەواعیدی شەرع ئەوەیە کە قەترەی گوێچکە قەترەی لوت قەترەی چاو بە هیچ جۆرە ڕۆژوو ناشکێنێت تەنانەت ئەگەر تامێکش بگاتە قوڕگی تام ڕۆژوو ناشکێنێت چونکە زۆربەی زانایانی کۆن وتیانە بۆ ئافرەتێک کە چێژ لێ ئەنێت دروستە تامی خواردنەکە بکات دوای چی بکاتەوە بۆی ماڵی دوای خواردنێکی خراپ نەیە ماڵی ئێوەرەمان تێک نەیە بۆیە قەترە ڕێی ڕاجحەوەیە کە هیچ جۆرێکی قەترە نایشکێنێت